ژمارەیەک لە خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکانی کەرکووکن. هەریەکەیان لە بەشێکی جیاوازی خوێندنن، هاتوون بۆ بەشداری لە خولێکی تایبەت بە باسکردنی ژیری دەستکرد و ئەو پێشکەوتنانەی لە بوارەکەدایە. بەشداربووان ئەم جۆرە خولانە بۆ بەرچاوڕوونیان لە بەکارهێنانی ژیری دەستکرد بە گرنگ دەزانن بۆ خوێندن و ژیانی ڕۆژانەشیان. دەستخۆشی لە کۆمەڵی خوێندکارانی کوردستانە لەقی کەروکیان کە هەستاون بە ڕێخستنی سیمینارێک سەبارە بە بەکارهێنانی ژیری دەستکرد و چۆن لەگەڵ ژیری دەستکردا خوێندکاران و گەنجان بتوانن تەحمل لەگەڵ ژیری دەستکردکەن و بەڕاستی سوودێکی زۆر باشی پێمانگەیاند. باسی زانیارەکان چۆن ڤیدیۆ لە دوورە بیناسن کە ژیری دەستکردەوە و چۆن بزانین کە ڤیدیۆیەکی سروشتیە. بەڕاستی ژیری دەستکرد لە ئێستاە بە زۆر بەربڵاوە لەناو هەموو کەسێکان، مەسەلەن با بڵێن دەتوانین سوودمەند بین لە بەکارهێنانی ژیری دەستکرد بۆ خوێندن و بۆ توێژینەوەکە زانستیەکان و لە بواری زانکۆ و پزیشکی و ئەم شتانە دەتوانانی زۆر بەکاری بێنیت، سوودی چاکی لێوەرگری. کەسانی پسپۆڕ و شارەزا لە بواری ژیری دەستکرد وانە بە بەشداربووان دەڵێنەوە. ئەو بابەتە تەکنۆلۆژیایانەی پێویستن خوێندکاران سوودی لێ ببینن و بەشداربووان فێر دەکرێن لە چی بابەتێکدا پشت بە ژیری دەستکرد ببەستن. من لێرە وەکو شارەزایەک لە بواری ژیری دەستکرد هاوکارم لەگەڵیانە بتوانین ئەو بابەتی نوێ و تەکنۆلۆژیای نوێ بتوانین بگەێنین بە خوێندکاران و بۆی بتوانن سوودی لێبین هەم لە خوێندن هەم لە ژیانی ڕۆژانیانە و تا بەرەو پێش بچن. لە چوارچێوەی پرۆژەی کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە ژێر ناوی هاوینی ئەکادیمی خوێندکاران خولی ژیری دەستکرد بەڕێوەچوو کە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت. لە کۆتاییدا بڕوانامە بەسەر بەشداربووان دابەش دەکرێت. لەم چالاکی ئامانزمان لەوەیە زیاتر برەو بە توانای خوێندکار بدەین لە سەردەمی پێشکەوتی ژیری دەستکردە و چۆن ژیری دەستکرد بێتە ئامرازێکی یاریدەدەر بۆ توانای خوێندکار نەک بۆ جێگرەوەیەک بۆ توانای خوێندکار. بەوتەی پسپۆڕان و شارەزایانی بواری ژیری دەستکرد لە ئێستادا دەیان بەرنامەی جۆراوجۆر هەن کە لە بوارە جیاوازەکان وەک ژیری دەستکرد دەتوانرێت سوودی لێوەربگیرێت و بخرێتە خزمەتەوە.